بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناکۆیەکانی یەکێتی و پارتی بەردەوامە و کۆبوونەوەی مەکتەبی سیاسیار دوولاژ بۆ کاتێکی نادیار دواخرا وا بڕیار بوو سبەی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لەسەر پرسی پەیوەندیەکانی نێوانیان و پرسی پێکەنانی کابینەی نوێیەم کۆ ببنەوە بەڵام کۆبوونەوەکە بۆ کاتێکی نادیار دواخرا بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر ڕەعەت ڕەفعات سکرتێری دەستگای ستاندارد بۆ توێژینەوە و ڕاگەیاندن لە تێف فاتح فەرەز نووسەر و ڕۆژنامەنووس تاوتوێی ناکۆکیەکانی پارتی و یەکێتی دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دوای زیاتر لە 3 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پارلەمانی کوردستان لەبری پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم پارتی و یەکێتی خەریکی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوانیانن. لە 4 ساڵی ڕابردوودا پەیوەندی نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئاڵۆزی زۆری بەخۆیەوە بینی. ئەمەش بووە هۆکاری چەقبەستنی پەیوەندی نێوان لایەنەکان و داخستنی پارلەمانی کوردستانی لێکەوتەوە. دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پارلەمانی کوردستان لە 30 ئەیلول هاوڵاتیان چاوەڕێ بوون لایەنەکان بگەنە ڕێکەوتن و پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە، بەڵام بە پێچەوانەوە ناکۆچیەکانی پارتی و یەکێتی قوڵتر بوونەوە. دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پارلەمانی کوردستان پارتی و یەکێتی تەنیا لەسەر ئەوە کۆک بوون ئەنجامی پڕتەزویری هەڵبژاردننی پارلەمانی کوردستان لە بەرژەوەندی خۆیان تێپەڕێنن. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا پارتی و یەکێتی لەسەر چەند پرسێک پەیوەندیەکانیان ڕووی لە ئاڵۆزی کرد. ڕۆژی 2 دەی 2018 دوای ئەوەی پارتی و یەکێتی بەجیا کاندیدیان بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق دیاری کرد، دوای دەرچوونی بەرهەم ساڵح ناکۆچیەکانی هەردوو لا گەیشتنە لووتکە و تاوەکو ئێستا پارتی مامەڵەی سەرۆکۆمار لەگەڵ بەرهەم ساڵح ناکات. هاوکات لەسەر پۆستی وەزارەتی داد لە کابینەی عادل عەبدولمەهدی جارێکی دیکە ناکۆچی گەورە لە نێوان هەردوو هێزە دەسەڵاتدارەکە دروست بوو. بەهۆی ناکۆچیەکانی هەردوو لایەنەوە تاوەکو ئێستا پۆستی وەزارەتی داد کە پشکی کووردە لە کابینەی نوێی حکوومەتی عێراق یەکلا نەکراوەتەوە و پۆستەکە بە بەتاڵی ماوەتەوە. جگە لەوەش بەهۆی ناکۆچە حیزبەکانی پارتی و یەکێتی تاوەکو ئێستا نەتوانراوە پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک دابنرێت. ئەمەش بە زیانی هاوڵاتیانی کەرکووک شکاوەتەوە. پارتی داوا دەکات پارێزگارێکی بێلایەن بۆ کەرکووک دابنرێت. یەکێتی ئەوێت پارێزگارەکە لە خۆی بێت، بەو هۆیەوە نەگەیشتونەتە ڕێکەوتن. لە دوایین پێشهاتیشدا جارێکی دیکە پارتی و یەکێتی بە دەستگیرکردنی کادیرەکانی یەکتر ڕەفتارەکانی شەڕی ناوخۆیان دووبارە کردەوە و دوو ئیدارەییشیان تۆخ کردەوە. لەلایەکی ترەوە هەردوو هێزەکە دوای 3 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردن نەگەیشتونەتە ڕێکەوتن بۆ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم. هۆکاری دواکەوتنی پێکهێنانی حکوومەتیش شەڕکردنە لەسەر بەرژەوەندی حیزبی و کەسی نەوەک بەرژەوەندی هاوڵاتیان. پارتی و یەکێتی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بانگەشەی کوردستانێکی بەهێز و ئارامی و هەلی کار و خزمەتیانە کرد، بەڵام ئێستا دروشمەکانیان بیر چۆتەوە و خەریکی ململانەی حیزبین. بە بڕوای چاودێرانی دۆخی هەرێم پارتی و یەکێتی لەسەر زۆربەی پرسەکان ناکۆچی قوڵیان هەیە، بەڵام لەسەر درێژەدان بە دەسەڵات و بە تاڵانبردنی داهاتی هەرێم کۆکن. بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان ئەگەر سەرەتا بچینە هەولێر لای دکتۆر ڕەعەت. کاک دکتۆر سوپاس بۆ بەشداری بەڕێزتان. سەرەتا گەر لەوە دەست پێ بکەین هۆکاری ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی پارتی و یەکێتی بە تایبەت دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ بەنای خوای گەورە و میهرەبان، سڵاو لە ئێوە و لە گشت بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە ناکۆچەکانی نێوان یەکێتی و پارتی ئەو دوو حزبی دەسەڵاتە لە ڕەگوڕژەیەکی مێژووی هەیە، تەنانەت لە شەستەکانەوە دەستی پێ کردووە کەوا کەسەکانی ناو پارتی دیموکراتی کوردستان بە ناکۆچی و کوتلەیەکی جیاواز ئیشیان کردووە، ڕەوتێکی جیاواز ئیشیان کردووە لە ناو
پارتی دموکراتی کوردستان دواتر ئەوە بۆکەوە دوای نسکۆیەکەی ساڵی 1970 ئەو دەتوانین بڵین باڵا توانێتی خۆی لە ناو حزبێکی نوێ دروست بکاتەوە بە ناو یەکێتی نیشتیمانی لەو کاتەوە چەندین حزبی تریش لە هەرێمی کوردستان و لە سنوورەکانی عێراق و ئێران و عێراق و تورکیا واتە کوردستان چوار پارچەی کوردستان دروست بووە ئەو حزبانە زیاتر ئەوەنەی بەرژەوەندی شەخسی و حزبی و بنەماڵە و ناوچەگەرێتی و پاشانیش هەوڵدان بۆ ئەوەی کەوا زیاتر خۆکردنە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئەوەدا زیاتر پاراستنی بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان نەبووە و خەڵکی کوردستانیش نەبووە بۆیە بەڕاستی ئەو ناکۆچیانی نێوانیان ئەو ململانەی ئێستا هەیەکەوە لە ململانەی سیاسیش دەرچووە بۆتە ململانەیەکەوە پشتی یەکتر بشتێن و تەنانەت کادیر و ئەندامان و لایەنگرانی یەکتر بگرن و لە ئەشکەنجەدەن و هەروەها لە زیندانەکان بیان شارنەوە ئەوە وای لاتۆکەوە بە ئاشکەش ئێستا بە شێوازێک کەوا بەڕێوەبەری ئاسایش یان بەرپرسی ڕاگەاندنی ئەمەوتەبێژی ئاسایشی هەولێر بە ئاشکرا دەڵێ چۆن ئەوان کادری پارتیان گرتو ئێمەش کادری ئەوان دەگرین بەڕاستی ئەوەی کەوا چەندین ساڵە ئێمە بانگەشەمان بکرێتەوە ئەوە بریتینە لە حکومڕانی بریتینە لە حکوومەت بریتینە لە حزبایەتی سیاسی بەڵکو بریتە لە شێوازێک لە شێوازەکانی چەتەگەری و شێوازێک لە شێوازەکانی هەوڵدان بۆ گرتنە دەسەڵات و پارە و پۆست و پایە بە هەر ڕێگە و شێوازێک بێ ئەو زارێ بە ئاشکرا خۆیان بەڕوونی ئەویان ئاشکرا کرد من دەڵێن بەڕاستی ئەوانە ئەگەر تەنانەت ڕازگۆبان لەگەڵ بانگەشەکەی سی ئەیلول هەڵبژاردنەکانی سی ئەیلول کەوا ئێستا ئەگەر حەز دەکەم بینەران یان چاودێران بستنەوە ناو بەرنامەی لیستی هەردوو حزبی دەسەڵات بە تایبەتی پارتی و یەکێتی بەڕوونی بە ئاشکرایی باسیەوە دەکەن کەوا ئێمە هەوڵدەین کوردستانێکی ئارام هەلی کار تەنانەت باسیەوە دەکەن کەوا نابی زۆنێ بمینێتەوە لە خاڵێکدا باسی بە تایبەتی لە خاڵی بواری سیاسی پارتی دموکراتی کوردستان بە خاڵەشی سربەخۆ باسیەوە دەکەوە نابێت زۆنێ بمینێت لە هەرێمی کوردستان نابێ حزبایەتی بچێت ناو دامزراوەکان هەروەها نابێ یاسەشتێنی هەبێ ئەوە بە ئاشکرا هەموو ئەوانە بە چاوی خۆمان دیتمان بەڕاستی ئەوانە هەموو نیشانی ئەوەکەوە ئەو دوو حزبی دەسەڵات نایەنەوێت چارەسەری کێشەکان بکەن نایەنەوێت خزمەتی خەڵک بکەن نایەنەوێت هەروەها ئەو قەیرانە ئابووریە گەورەگەورانی کەوا ڕووی کردوتە هەرێمی کوردستان بە هۆکار و سەبەبی ئەوان نایەنەوێت چارەسەری بکەن هەروەها ئەو قەیرانە سیاسی و لە دەستدانی نیوەی هەرێمی کوردستان نیوەی خاچی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان نایەنەوێت چارەسەری بکەن هەر لە ناو بەرنامەی لیستی هەڵبژاردنەکانیاندا هەیەکەوە هەوڵ درێکەوە ناکۆچیەکانی ناوخۆ بەلاوەندرێ و یەک ریزی و یەک تەبایی و یەک دەنجی هەبێت ئەوەش بە پێچەوانی بەرنامەی کاری خۆیانە بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر ئەگەر بچین لای کاک لەتیف لە چەمچەماڵ کاک لەتیف زۆر سوپاس بۆ بەڕێژتان دەمەوێت سەرنجی بەڕێزش بدەم لەسەر ئەو ناکۆکی نێوان پارتی و یەکێتی ئایا ئێستا تەنان ناکۆکیەکە لە نێوان هەردوو حیزبەکە یاخود بۆ نمونە پارتی لە ناوخۆی خۆی ناکۆکیە یەکێتی لە ناوخۆی خۆیدا ناکۆکی ئەمەش بە مەسەلەن بۆتەوە کارێک کە پەیوەندەکان زیاتر ئاڵۆز بن وە نەتوان چارەسەرێک بۆ کێشەکانی هەرێمی کوردستان بدۆزنەوە سڵاو لە میوانەکە دەزانی من بەڕاستی پێت بڵێم ئەوەی لە کوردستان ئەم دوو هێزایکەن ناکرێ ناوێمرین حیزب ئەمانە حیزب نین حیزب دەبێت بەرنامەی هەبێ دەبێت ڕێوشێنی هەبێ دەبێت دیسپیلینی هەبێ دەبێت جۆرێک لە ئاکاری سیاسی هەبێ ئەو یاریەی ئەیکەن بەرامبەر بەکە یەکتر دابەشکردنی کوردستان بەڵام شەریک بوون لە کۆمپانیەکانی دزینی نەوت و بەتاڵانبردنی نەوت و وێرانکردنی کوردستانە ئەمە جۆرێکە لە ستەمکاری جۆرێکە لە نازانم ناوی بنەی مافیا ناوی بنەی چی شتێک نییە ناوی ئەوە بێ دوو هێزی سیاسی خەمی خەڵکیانە خەمی ئایندەی باشترانە خەمی خەونەکان بەدیاتنی خەڵی خەڵکیانە منطق نییە تۆ لە دوای دوو سێ دێ لە حکومڕانی تۆ بێی بڵێ مادام ئەو لەوێ کادیری منی گرتووە منی گەرە کادیری ئەوە گرم ئەمە لە تەنان لە سیستمی دەرەبەگایەتی شاش بەو جۆرە نەبوو کاردانەوەکان لە قۆناغی دەرەبەگایەتیشە کاردانەوەی کۆمەڵایەتی کاردانەوەی خەڵکەکان بەرامبەر یەکتر دەگەشتە تاوڕادەیە ئەمە جۆرێکە لە بێبایەخکردنی و بێئەرزشکردنی ئینسان و جۆرێکە لە لێدان لە ئینسان و جۆرێکە لە ناشرینکردنی ئینسان
بەڵێ ئای سەبارەت بە ناکۆکیەکان ئایا تەنها کێشەکەوەیە کە ئەم ناکۆکیەکانە کە ڕنگدانەوە لەسەر بارودۆخی کوردستانەیە تەنها لە نێوان دوو حیزب یاخود بۆنم هەر حیزبە و لە ناوخۆشیدا ناکۆکی هەیە و ئەمەش کاریگەری لەسەر دۆخی کوردستان تا چەندێک دروست کردووە؟ کاکە گیان لە نێوان دوو حیزبانیە مانەوتم وە گوتممان لە حیزب ناچن بەداخەوە شەخصەوە لە ناو هەردوو هێزەکە لە ناو هەردوو ئەو منزومەیە هێزی تایبەتی هەیە فەوجی هەیە لیوای هەیە میلیشیای هەیە ئەمانە ناتوانن ئەمانەیەک بخەن مثلەن ئێستاکە بەشێک لەو یاریە قێزەونەی کە لە ململانەکەی نێوان دوو ئامۆزاکەی ئاکرێ لێدانە لە یەکتر لە لای پارتی لای یەکێتیش سەرکردایەتی یەکێتی چواریان بەیەکەوە ناگونجێن یعنی یەک دنیا کێشەیان هەیە بە قسە یەکتر ناکەن یەکێتی ئێستا هێزێکی زۆر بێسەرە بۆیە بە بڕوای من ئەم ململانەیە خۆیان کێشەیان کەمترە بێ بەڵام زەرەری گەورەی بۆ میلەتەکەیە بۆ خەڵکە دڵسۆزەکەی خۆیانە پارتی یەکێتی لە خوارەوە خەڵکی دڵسۆزیان زۆرە قاعدەیەکی جەماوەری زۆر باشیان هەیە بەڵام من ئازاری پێشەوەی ئازاری خەڵکی تر من پێ ئازاری خەڵکی قاعدەی جەماوەریەکەی خۆیانە دەن بەڵێ بەڵام بەرز بۆچی پێ دوایە ئەو دوو هێزە مەسەلەن حەزب بنین و پێ دوایە ئەم کارانەی ئێستا گەڕانەوە بۆ سەردەمی دەرەکبەگایەتی ئەم سیاسەتکردنەی کە ئەم دوو هێزە لە کوردستان ئەنجامی دەدەن لەگەڵ سیستمی دیموکراسیە لەگەڵ دروشمەکانی خۆیانە لەگەڵ ئەو قسە و باسانەیە کە خۆیان یەکەن لەگەڵ هیچیان نایەتەوە بۆ نمونە لەگەڵ لێبوردەیی ئەوەی کە دروشمی کۆنگرەکانیانە لەگەڵ پێکەوە ژیان لەگەڵ پێکەواڵکردن لەگەڵ دنیای باشتر بۆ خەڵک لەگەڵ ئەو پێشمەرجانەی بە ئینسانیاندا کە هەرێمی کوردستان هەرێمی هەموو هاوڵاتەکانێتی هەرێمی تاک بە تاکی خەڵکی کوردستانە لەگەڵ ئەوانەیە نایەتەوە بۆیە بە باوەڕی من ئەمە من ناڵێم یعنی منزومەی ئەم دوو هەیکەلیەتە ئەوەندەی پەیوەندی بە پارە و گیرفانەوەی ئەوەندە پەیوەندی بە ئینسانەوە نییە بەڵێ یعنی تەنها بنەمای هەڵکردنیان لەسەر یەکتر لەسەر بنەمای پارەیە پەیوەندی بە بەرژەوەندی خەڵک و مافی هاوڵاتی بوونەوە نییە با من نەگەرمەوە بۆ تاریخ ئەوەی کە دکتۆر باسی کرد لە مێژووە ئەوەندەشتی ناشرینیان بە یەکتر کردوێتە نان ڕۆشنبیر و قەڵەم بەدەستەکانیان بەکارێناوە بەرامبەر بە یەکتر مەسەڵەن مامۆستا ئاژاری شاعیر بە هەندێک شێعرێک نووسیوە لە بۆ کوردستانە کە پیا و شەرمەکاوە شێعری ئەو پیاوە گەورەیە بێ خەڵکی تر بەکارێناوە لە شەڕی ناوخۆیە کۆمەڵی قەڵەمی زۆر بەکارێندا شەڕی گەورەیان بە یەکتر کرد لە بارودۆخی جیاوازترە لە هەندێک دۆخە شتی زۆر خراپتر کراوە یعنی بە باوڕی من بە باوڕی من ئەمە من وەگوتم ئەمانە ئازاری هاوڵاتەکانی خۆیان ئازاری ئەندامەکانی خۆیانە دەن بەڵێ بەس ئێستا وا بڕیار بوو کە سپەی هەردوو حیزب لەسەر ئاستی مەکتەبی سیاسی کۆبوونەوە بەڵام کۆبوونەوە کە دواخراوەندێک لە زانێ ڕۆژنامەوانەکان باز لەوە دەکەن کە بۆ نمونە پارتی مەرجە بووە لەسەر شاندی یەکێتی پێ دوایە بۆچی مەسەلەن هەردوو لایەنەکە لەگەڵ لایەنەکانی دیکەی دەرەوەی کورد پێیان ئاساییە مەسەلەن دابنیشن مەرجیان نییە بەڵام بۆ یەکتر مەرجانە بە هەردوو لایەن ئەزیزەکەم یەکێتی و پارتی وەک تاریخ سەیریانکەی وەک قوربانیدان سەیریانکەی ئەوە مەوزوعێکە وەک خەڵکی دڵسۆزی و نیشتمان پەرۆر سەیریانکەی ئەوە مەوزوعێکە خەڵکیان تایەمانە بەڵام وەک دوو هێزی سیاسی کە ئێستاکە ئاوامەتە کاروباری ترەوە کە ئێستاکە شتی ترەکەن کە ئێستاکە سیاست ناکەن کە ئێستاکە خەڵکی ترە هەڵێنە سوڕێنیە بە باوڕی من ئەمە مەوزوعێکە دەبێت قسەی لەسەر بکرێت من پێم وایە لە سەروو یەکێتی و پارتیەوە خەڵک هەیە خۆیان جاری وایە ئەڵێن ئەمە تۆرانیە ئەمە سەفەویە ئەمە نازانم عوسمانیە ئەمە سەر بە قاسمی سلێمانیە هەر ئەو ناونانەی خۆیان تەوزیعکە ئێستا دەرەکەوێت کە ئەمانە خەڵکی تر لە سەروی خۆیانەوە قەراریان پێدا بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم و لای بەرز لەتیف کاکتۆر ئەگەر بگەرم و لای بەرزت وتت ئەمەی کە ئێستا حکومڕانی نییە چەتەگەریە ینی بە شێوەیەک ئەوەی کە ئێستا لە کوردستانە کەم دوو هێزە بەرەمیانێناوە ناکۆکشن تەنها لەسەر پرسی پێکەنانی حکوومەتیش ناتوان بگەنە نەتیجە بە شێوەیەک چەتەگەری ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە
خۆی مستەلەحێکی سیاسی هەیە پێدوتە کلیپتۆکراسی واتە حکم اللصوص ینی حکومڕانیەتی خەڵکانی دزوو زەردە و چەتە بۆ خۆیان لە ئەسڵ لە بنەمادا لە بنەڕەتدا ئەوانە خەڵکی سیاسی و خەڵکی قیادی و سەرکردە و هەروەها قیادەی خەڵک ناکەن بەڵکو ئەوە کۆمەڵە دزێکن بە ناوی حکومڕانێتی و بە ناوی موسەسات و بە ناوی حکوومەتەوە دەتوانن ئەو مەساڵح و بەرژەوەندێنێکەوە هەیەنە و دەستیان کەوتەوە دەیانەوێ بەردەوامیش بن تێیدا ئەوە بە شێوازی حکومڕانێتی و بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و بە ناوی سەرۆکایەتی هەرێم و بە ناوی دادگا و دادوەری و دەسەڵاتی پەرلەمان و ئەوانە هەموو شەرعیت پێ دەبەخشن ئەوەیە خۆی لە بنەڕەتدا وە کاتێک باز دەکەین ئەوانە حکومنان ڕاستەقینە نینە بەڵام بەڕاستی پێویستە لە زۆربەی کەناڵەکانی ڕاگەیاندنیش پێویستە داکۆچی لەوە بکەینەوە ئێمە ئەگەر بێت و هەتا لە ئێستاوە تاکو بەیانی هەتاکو بەیانی ئەو کاتانە تاکو هەفتەیەشتش باسی گەندەڵەکان و خراپی حکومڕانی ئەو دوو حزبێ دەسەڵات بکەین تاوا نابێت برنگ ئەوەیەکەوە چۆن بتوانین بەرەنگاری ئەو دوو ئەژدیهایە کەوا قەیران لە دوای قەیران دەستپێرن بۆ خەڵکی کوردستان و هەرچی نەهامەتەکانە بۆ خەڵکی کوردستان دەهێنن چۆن بتوانین کۆتایی پێ بگرین بەری لێ بگرین چۆن بتوانین بەلایانی کەمی سوچی بکەینەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەوەیە گرنگە باسی چارەسەرەکان بکەین باسی پرۆژەی سیاسی بکەین بۆ داهاتووی هەرێمی کوردستان چکە بەڕاستی ئەگەر ئێمە بین هەر باسی ڕابردوو بکەین و باسی ئەو بکەنکەوە ئەو حزبانە چیان کردو لە ئێستادا چی دەکەن و ئێمە تاکید و هەروە ڕاشکاوان دەڵێن لە داهاتوو چیان لەدەست هاتووە لە ڕابردوو لە داهاتوو زۆر خراپتریشی دەکەن هەروەکو پێش نزیکەی 2 مانگ هەر لە کەناڵی بەڕێزەکەی جەنابتان هەر لە بەرنامەکەی بەڕێز خەڵکێک هەبوو زۆر خۆشحاڵ بوو بە گۆڕینی دەموچاوەکانی سەرۆکی حکومەت و هەروەها خۆشحاڵ بوو گەشتبینانە سەیری حکومەتی داهاتوو دەکرد من لەو مینبەرە باسی ئەوم کردکەوە ئەوانە چاکسازیان پێ ناکرێت بەڵام گرنگ ئەوەیە کاتێک ئەمە بگەینە یەقین و تەواو بگەینە ئەو قەناعەتەکەوە ئەمانە چاکسازیان پێ ناکرێت بەڵام حزبەکانی دەرەوەی ئەو دوو حزبی دەسەڵاتە چیان پێ دەکرێت بەڵکو بتوانین پرسیارەکە بە شێوازێرم چی بکەین باشە حزبەکان چی بکەن چالاکوانان ڕێکراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەستگاکانی میدیا هەروەها ئەو ڕۆشنبیران ڕووناکبیران خەڵکی کەوا پسپۆر و شارەزانە لە بواری حکومڕانی و دەوڵەتداری ئەوانە چی بکەن باشە لە داهاتوو ئەمە بەڕاستی پێویستە لە بەرنامەکانمان هەروەها لە کۆڕ و کۆبوونەوە سیمینارەکانمان لە وتارەکانمان لە نووسینەکانمان داکۆچی لەسەر چارەسەرەکان بکەین نەک باسی کێشە و گرفتەکانی ئەوانە بکەینکەوە چەندین ساڵە لە پێشساوی هەمومانە ئێمە زۆربەی هەرە زۆرمان لەوانەیە لە تەمەنی گەنجێتیەوە لەناو ئەو حزبانە شارەزایان بووینەوە چۆن حکومڕانیان کردو پێش 30 ساڵ پێش 20 ساڵ ئێستا بە هەمان شێواز بەڵکو خراپتریشیان کردووە بەڵام گرنگ وەکو باسم کرد چۆن چارەسەر بکرێ ئەوەگەر بکرێ تەلاتەوەرەکانی داهاتووی بەرنامەکەی جەنابێت لەگەڵ کاک لەتیف بتوانین زیاتر باس چارەسەرەکان بکرێت باشترە زۆر باشە بەڵام دەبێت چی بکرێ ئایا تەنها بڕیار لە دەستیم دوو هێزەدایە مەسەلەن بۆ چاکردن یاخود بڕیاری لای هێزەکانی تر چییە لای خەڵکی ڕۆژنبیر چییە بۆ ئەم دۆخە تێپەڕێت مەسەلەن چیترە ماڵۆزی نێوان لایەنە سیاسیەکان بەردەوام نەوێت بەڵێ خۆی گرنگترین شت ئەوەیەکەوە ئێمە بزانین ئەمانە چاکسازی نیازیان نییە چاکسازی بکەن لەبەرەوەی چاکسازیکردن بە خۆیان بە ڕاشکاوانە گوتویانە ئەگەر چاکسازی بکەن یاواتە لە ناو برنی خۆمان بۆیە کاتێک ئەو قەناعەتەمانە بێکەوانە چاکسازینە بەڵام زۆر جاران لە تەنانەت لە ئەزمموی وڵاتانیش بۆمان ڕوون بۆتەوە لە ئەزمموی هەرێمی کوردستانیش بۆمان ڕوون بۆتەوە ئەگەر حزبەکانی دەرەوەی هەردوو حزبی دەسەڵات تۆکمە و یەکگرتو و پرۆژەی سیاسی هاوبەشیان هەبێت پاشانیش بتوانن کاری هاوبەش بکەن پاشانش بتوانن لەگەڵ جەماوەر تەفاعل بکەن و کاریگەری بکەن و ڕۆشنبیران و میدیاکاران و ساڵاکوانان پشتگیری پرۆژە سیاسیەکان بکەن بەشێک بن لەو پرۆژە سیاسیانە پاشانش ئێمە بتوانین ئێمە جگە لەوەی کەوا ڕێکارە مەدەنیەکان و فشاری شەقام ئێمە فشاری یاساییش بەکاربێن بەداخەوە لە هەرێمی کوردستان بەڵکو تەنانەت حزبەکانی دەرەوەی هەردوو حزبی دەسەڵاتیش زۆر ڕۆلیان هەبوو لە
سارکردنەوەی خەڵک بۆ سونەناو سندوقەکانی هەڵبژاردن تاوای لێ هات لە 160 زیاتری خەڵک بەشدار نەبوو لە هەڵبژاردنەکان تاوای لێ هات ئێستا وای لێ هاتووە هەردوو حزبی دەسەڵات بە تەنیا بەڵکو حزبێکی وەکو پارتی لەگەڵ چەند حزبێکی کۆتاکان دەتوانێت حکوومەتێک پێک بێنێ لە ڕووی یاساییەوە ئەوە هەمووی دەگەڕێتەوە سەرەوەی بەڕاستی کاڵفامی هەندێک لە ڕۆشنبیران و هەروەها کارنەکردنی هەندێک حزبی سیاسی بۆ ئەوەی کەوە خەڵک هاندات بچێت ناو سندوقەکانی دەنگدان بەس نمونەیەکتان بۆ دێنمەوە نمونەی تورکیا لە ساڵی 1923ەوە کەوە ئەتاتورک مستەفا کەمال ئەتاتورک حزبێکی دروست کرد پاشتریش ئەو حزبە تاکە حزب بوو بۆ بەڕێوەبردنی وڵات کەوا بەناوی حزبی شەعب دواتر کردیانە حزبی شەعبی جمهوری کەوا تاکو ئێستاش ماوە بەڵام لە دواتر چەندەها دەرفەت هات دەرفەتی ئیقلیمی هەروەها قەیرانی ئابووری قەیرانی کۆمەڵایەتی وای کردکەوە حزبێشتر لەدایک بێ لە هەناوی ئەو حزبە کەوا حزبەکەی عەدنان مەندەریسی لە دروست بوو دواتر چوونە هەڵبژاردن ئایا دەزانن لە ساڵی 1960 لە ساڵی 70 لە ساڵی 80 لە ساڵی 90ەکان نزیکەی دوو جاری کودەتا کراوە کەواتە تا ئێستا نزیکەی 70 کودەتا کراوە لەسەر دەسەڵاتی شەرعی کەوا منتەخەب هەڵبژێرابوونەوە حزبان لەلایەن گەلەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکە کۆڵیان نەداوە حزبەکانیش کۆڵیان نەداوە لە ساڵی 80 کودەتا کراوە لەسەر حزبێکی هەڵبژێردراو بەڵام لە هەشتاوێک حزبێش تازە دروست دەکرێت لە نۆهات کودەتا دەکرێت لە نۆتێک حزبێش تازە دروست دەکرێت بەڵام بەداخەوە ئێمە نە حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەو ئاستا ڕۆشنبیریە دەتوانن خەڵک هان بدەن نە خەڵک کەشمان لەو ئاستەدایەکەوە بڵێ ماتوول ئەوانە ئەو دوو حزبی دەسەڵاتە لەسەر گەندەڵی خۆیان لەسەر چاواشەکاری خۆیان لەسەر بڕینی قوت و موچەی خەڵکی خۆیان بەردەوامن ئێمە چۆن بەردەوام نەمین لەسەر چاکسازی تەنانەت ناتوانین نیو سعات نیو کاتژمێر لە کاتەکانی خۆمان تەرخان بکەین بۆ چوناو سندوقەکانی هەڵبژاردن بۆ ئەوی گۆڕانکاری ڕووبدەن ئێمە بەس بین وێنە گشتەکە ئەگەر بێتە پێش چاومان ئەگەر پێچەوانە بایە لە 160 خەڵک بەشداری هەڵبژاردنەکان بایەوە لە 140 خەڵک بەشدار نەبووایە ئێستا وێنەکە زۆر بە شێوازەشتر دەگۆڕا ئێستا هەردوو حزبی دەسەڵات و پارتی وێچێتی ئەقەلیە و کەمیرە دەبوون لە پەرلەمان ئەو کاتی ئێستا وەکو ئێستا بێمنە نەدەبوون لە حزبەکانی تر و لە خەڵکی هەرێمی کوردستان و لە جەماوەری کوردستان کەوا بە ئیسراحەت و بە بەهێمنی بتوان حکوومەتێک دروستکەن بە گوێرەی ئەو بەرژەوەندەکانی خۆیان کەوا دەیخوازێ بۆیە زۆر گرنگە ئێمە فشاری شەقام و جەماوەر فشاری یاساییشمان هەبێ لەسەر هەردوو حزبی دەسەڵات سپاس دەکەم کاک لەتیف ئەم ناکۆکەی کە لەوانەیەکێتی و پارتی هەیە تا چەندێک کاریگەری لەسەر مەسەلەی پێکەنانی حکوومەتیش دەبێت چونکە خەڵک چاوەڕێەوە بوو کە دوای هەڵبژاردن مەسەلەن کەشێکی ئارامتر بێتە کایەوە بەڵام ئێستا دەبین لەسەر پۆستی سەر و کۆمارە لەسەر مەسەلەی کەرکووکە وەزارەتی دادا لەسەر مەسەلەی دەستگیرکردنی کادیرەکانیان ناکۆکی دروست بووە تا ئێستا لایەنەکان یاخو پارتویەکەتی بە ڕاشکاوانە یاخو بەجددی نەچوونە سەر مەسەلەی پێکەنانی حکوومەت کاکە گیانەوەی کە حکومت پێک نایە کە کێشەکان چارەسەر ناکرێت کە کێشەی کەرکووک گەوراکرێتەوە کە مەسەلەی سەر و کۆمار و وانە دروستەکرێ هەمووی بیانوە ئەسڵەن ئامادەیی نییە بۆ چارەسەرکردنی ئەمان دۆخیان پێخۆشە ئەم دۆخە لە بەرژەوەندی مافیاکانی ناو پارتی وەکێتیە لە بەرژەوەندی ئەوانەیە کارێن نەوتەکە بڕوە بە دیفانەکانیان پڕ بێ وەزی خۆیان باش بێ ئیتر خەڵک چی بەسەر نایەوە کەیف حتا قاعدەکەی خۆشیان خۆیستە خۆ حەزەکەم بزانی قاعدەی جەماوەری یەکێتی و پارتی بەشێکیان لە زۆر بارودۆخی خراپاژین بەڵام ئیتر لەسەرەوە کەس ئاگای لێنێ من زۆر جار گوێم لێ بێڵێن وڵاوە هاالەیەک بە دەوری کاک مەسعودەوە یا هاالەیەک نازان بە دەوری سەرکردایەتی یەکێتیەوە نایەوێ چارەسەر بکەن نا من پێم وایە کاک مەسعود و بەرپرسە سەرکردەکانی یەکێتی و پارتی بەرپرسیارن لەم دۆخە ئەوان نەتوانن چارەسەریکەن ئەوان بیانوە دۆزنەوە بۆ یەکتر ئەسڵەن زۆر سەیرم پێ دێت تۆ کێشەیەک دروستە بێ لەم سنوورە کە لە سنووری بەڕێن لە زۆنی سەوز زۆنی زارد زۆر گەورەیە کاتەوە لە زۆنی زەرد کێشەیە دروستە بێ زۆنی سەوز زۆر گەورەیە کاتەوە تەنان لەسەر ڕۆژنامە نووسەتی لێرکراوەکان لێرە زۆر بایەخ بە هەندێک ئەوانات کە لە سنووری زەرد شەید کراون و تیرێرکراون لەوێ بایەخ بەوانات کە لە سنووری سەوز تیرێرکراون و شەید کراون یعنی ئەمە یاریکردنە بە خەڵک بە باوەڕی من
ئەمە لەسەری سەرەوە بەرنامە ڕێژی بووەکێ لەسەر مەسەلەی کەرکووک ینی باشە ئەمە دنیا آخر بوو تۆ لە 25 ئەیلول زۆر بە زۆر ریفراندۆمت کرد لە 16 ئۆکتۆبەر بەبێ بەرگری بکەیت بەڵام من هێزەشەوە بەجێ دێشت ئێستاکە ئەڵێ من ناڵم داگیرکراوە ناگەڕێمەوە بۆ باشە بۆ هێشتا داگیر بکرێ لە زۆر مەسەلەیە ئەم دوو هێزە بیانووە دۆزنەوە مەسەڵەن لە ناو پەرلەمانە سەرۆکی کۆمار هەڵبژێرداوە ئێستا دیسان وەک سەردەمی ئەوەی کاڵن سەرۆک کۆمار بەرامبەر بە سەرۆک کێرەم لە ئەسڵا کە خۆیان پێشتریان و نابێت سەرۆک کێرەم لە پەرلەمان هەڵبژێردێ ینی کۆمەڵی یاری هەیە بۆ درێژەدانە بۆ کوشتنی کاتە بۆ یاریکردنە بە خەڵک بۆ گیرفانپڕکردنە بۆ دەستکەوتەکانی خۆیانە بۆ ئەوەیە کە ئەو بارودۆخە شڵەقاوە هەبێ شڵەژاوە هەبێ بۆی مەلەکی بکەن بە ئاسانی بەڵێ ینی پێ دوای ئەو ناکۆکیەکی ئێستا میدیاکان و مەسەلەن باسیەکەن تەنها ناکۆکیەکی شکلی نییە لە ئاسیارە باڵایە ئەم ناکۆکی کە لە نێوان پارتی و یەکێتی هەیە خۆی لە ئەسڵا ڕیشەیەکی هەیە ئەوان ڕیشەکە بە بیانوویەکە بۆی کە درێژەی پێبن یعنی ڕیشەکە تاریخە و ئەوان درێژەی پێدەن بەڵام ڕووکەشەکە ئەوەیە کە ئیسەیشی لەسەرەکەن باشە بەس بۆچی بەڕێز پێ دوایە کە نائارامی ئایا نائارامی بۆچی لە خزمەتی ئەوەی کە بەڕێز ناو مافیاکانی یەکێتی و پارتیدا ینی نائارامیەکە چییە کە لە خزمەتی ئەواندا بێ ینی کەوان بتوانن سوودی لێ وەربگرن 100 نمونەی کاک مەسعود و مام جەلال هەیە 100 نمونەی قسەی کاک نەوشیروان و بەڕێزەکانی تر هەیە کاڵێ لە بارودۆخی نائارامە مافیەکان حوتەکان نەهەنگەکانی ناوە مێزە سیاسیانە زیاتر قەڵەوە بن و ئیشیان بەمەیە و بەرژەوەندیان بەماوە سووڕێ ئیترە و نەهەنگانە لەکوێی دەسەڵاتان لە هەرەمان تەبعاً لەکوێی حیزبەکانان لە هەرەمان باوە باواقعی بین خۆیان زۆر جارە من ئەمە دامپیانانی خۆیانە من ئێستا گەر بگەڕێنەوە بۆ لاپەڕەکانی قسەکردنی مام جەلال و کاک مەسعود دەیان جا قسەیان کردووە باسی واقعیان کردووە حتا زۆر بە ئاشکرا لە گەرمای هەڵبژاردنەکانەتان لەم هەڵبژاردنی تریشە ئەویان وێ ئێمە ئەمە دژایەتی گەندەڵی و نادادیەکەین و دنیا ئارامەکەین و واکەین بەڵام لە ئەسڵا ئەوان ئەم بارودۆخەیان پێویستە لەبەرەوەی ئەم بارودۆخە لەگەڵ مافیای نێودەوڵەتیە لەگەڵ ئەو مافیانەیە کە لە تورکیا حکومڕانیەکەن لەگەڵ ئەو مافیانەیە کە لە وڵاتگەڵی دیکە حکومڕانیەکەن زۆر بە ئاسانیەمان لەبارن بۆی کە ماوەڵیان لەگەڵا بکرێ بەڵێ بەڵام زۆر سیستەم دروست بێ نانەوە بە حکومەت دروست بێ نانەوێ چوارچێوە دروست بێ بەڵێ ینی بەوە چوونی بەڕێزت مافیای زۆر دروست بووە لە ناو یەکێتی و پارتی و سیفەتەکانیان چینەوە مافیانە باشکرا دیارن ئەم مافیانە کاکە گیان بازرگانی دەرمان بازرگانی نەوت بازرگانی جگەرە بازرگانی خاک تەوزیعکردنی خاک و بست بە بستی خاکی نیشتیمان تا دابشکردنی شاخ و داخ و گردەکان دابشکردنی زەوی خەڵک زەوی ئەوقاف زەوی مەسیحیەکان زەوی ئیسلام زەوی مزگەوتەکان بەکارهێنانی بۆ کاری بازرگانی یاریکردن بە دۆلار بردنەدەرەوەی پارە شاردنەوەی پارە ئەمانە هەموو خۆیمە نەمانوتەوە خۆیان ئێڵێن کاتێک کە مەلا بەختیار باسی ئەوەیە کرد کە لە ژێرزەمیەکان پڕن لە پارەی هەڵگیرا و ئێمە نەمانەزانی ژێرزەمی پارەی چۆن تیاڵەگیرێ بەڵێ بەڵام تا چەندێک مەسەرەن ئەو ناکۆکیانی کە ئێستا هەیە کە بەڕێزوتت ناکۆکیان لە ئاستی باڵاشن کاریگەری لەسەر پێکێنانی حکومەت دەبێت کە ئێمە لە بەردەم پێکێنانی کابینی نوێم داین و خەڵک چاوەڕێ بوو کە دوای هەڵبژاردن حکومەت پێک بێن نەک مەلەفی دیکە و ئاڵۆزی دیکە لە نێوان پارتی و یەکێتی دروست بێت ئەوان لە مەسەلەی ڕۆزنەفت و لە شەریکایەتی داناغاز و لە شەریکایەتی کۆمپانیا زیرەکانی ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا هیچ کێشیان نییە شەریک نویشی خۆیانەکەن و بەشی خۆیان وێرەگرن بەڵام بەشەکە ڕەنگە 50-50 نەبێ ڕێژەیەک بۆ لایەک زیاتر بێ بۆ لایەک کەمتر بێ بەڵام لە مەسەلەی ترا ململانیەکەن بۆی بڵێن کاکە ئەم وڵاتە کێشەی تایە دەبێ خەڵک چاوەڕێ بکە ئێمە نەبینە فریادرەس چارەسەر ناکرێ ئەم فریادرەسەش ئەگەر بڕوە دنیا ئاخرە بێ ڕەنگە بەعز بگەڕێتەوە ڕەنگە داعش بگەڕێتەوە ئەوان هەموو شەوێ بەرنامەی سێکسەر بۆ خەڵک دانن هەموو شەوێ خەڵک لە بەردەم ترسێکی گەورەیان ڕاگرێت بەڵێ سوپاس دەکەین کاک لەتیف باڵە بینەرانی بەڕێز ناوەبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر عادەگەر بگرم وڵای بەڕێز پێشتر باست لەوە کرد کە دەبێت بە دوای چارەسەردا بگەڕین. مەسەلەن بە دیاریکراوی ئێستا لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ینی لە بەردەم چیدان دەبێت چی بکرێت مەسەلەن بۆ ڕاستکردنەوەی دۆخێرێ بکەمێ لە بەردەم پێکەنانی حکوومەت و تەشکیلکردنی سەرۆکایەتی پەرلەمانین. ئەی خەڵکیش بەرپرسیارەتێکی دەکەوێتە سەرشانیا خەڵکەوەی کە هەڵبژاردن بەڕێوە چ خۆیان بەرپرسیارەتەکەیان جێبەجێ کردەوە. بەڵێ بێگومان ئەگەر بمانێت چاکسازی ڕیشەی و ڕاستەقینە ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستان دەبێت چاکسازی قۆناغبەندی بێ واتە ڕیزبەندی بۆ چاکسازەکان بکە. ئێمە ناتوانین لە هەموو سێکتەرەکانی هەرێمی کوردستان لە کەرتی نەوت و تەندروستی و خوێندنی باڵا و پەروەردە و شارەوانیەکان هەمووی پێکەوە بتوانین بە یەک پاکێت چاکسازی تێدا بکەین. ئەوە تەنها بە شۆڕش دەکرێت. بە شۆڕش و ڕاپەڕین دەتوانی هەمووی ڕاماڵی و چی سیستەم و یاسا و دەستورێش تازەت بێت توانی جێبەجێ بکەیت. بەڵام دیارە نە خەڵکی هەرێمی کوردستان، نە حزبە سیاسیەکان، نە خەڵکی ڕۆناکبیر و ڕۆشنبیر ئەوانێکەوە ڕایەکانیان دیار و ئاشکرایە کەس باسی ئەوە ناکەکەوە ڕاپەڕین و شۆڕش بکرێت بەرامبەر هەردوو حزبی دەسەڵات و بە تەواوی لە ناو برێن و کارەکتەر و کەسەکانیشیان بە تەواوی ڕێشە چێژ بکرێن و لە ناو ببرێن. بەڵام ئەوەی کەوا داوا دەکرێت لە هەرێمی کوردستان بریتێ لە چاکسازی. چاکسازیش پێویستی بە قۆناغبەندی و ڕیزبەندی هەیە، بە دیاریکردنی سێکتەرەکان هەیە. چاکسازی بە چەند ڕێگەیەک دەکرێت و دەتوانانی هاوتەری بیش بێ. ئێمە دەتوانین چاکسازی لە ڕووی یاسایی ئەنجام بدرێت. لە ڕووی یاسایی بریتێ لە پەرلەمان و حکوومەت و دەنگدان و سندوقەکانی دەنگدانە. ئەوە پێویستە حزبەکانی دەرەوەی دەسەڵات ئەو بۆ چوونە ڕەشبینانەی کەوا بڵاویان دەکردەوە چیتر بە ڕێگەی سندوقی دەنگدان و بە ڕێگەی هەڵبژاردن و بە ڕێگەی مەدەنی ناتوانین ئێمە چاکسازی ئەنجام دەین لە هەرێمی کوردستان. بەڕاستی ئەو بۆ چوونانە چیتر بڵاو نەکرێتەوە. پێویستە ئەو بۆ چوونانە پێچەوانەکەی بڵاو بکرێتەوە لە زۆربەی هەرە زۆری وڵاتان کاتێک چاکسازی کراوە لە ڕێگەی دەنگدان بووە، لە ڕێگەی سندوقەکانی هەڵبژاردن بووە، وایە تەزویر دەکرێت، فشار دەخرێتە سەر خەڵک. بەڵام ئێمە تەنها نمونەیەکم تازە هێناوەکەوە ئەگەر لە ستا 60 خەڵک بچووبا و لە ستا 40 خەڵک نەچووبە. ئێستا ئەنجامەکانی زۆر پێچەوانە دەبوون. ئەوەی کەوا حزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی دەتوانن بڵێن دووقادی ئەوەکانیان دەهێنا و کورسەکانیان دێنا کەواتە لە شێوازێک دەبوون لە کاتی دانوستان مووقیف و هەڵوێستەکانیان بەهێز دەبوو. دەیانتوانی زۆر شت فەرزکەن و دەتوانن
ئەتوانن لەسەر هەردوو حزبی دەسەڵاتدا بیکەنە پرۆژە و پاکێجی خۆیان بەڵام ئێستا حزبەکانی دەرەوەی یەکێتی پارتی لەبەرەوەی خەڵک کەم چۆتە دەنگدان دەنجی کورسیان کەم بۆتەوە ئێستا لە پاشکۆیەتیدان و تەنانەت چاویان لە دەستی یەکێتی پارتیە چەند وەزارەتێکیان بدرێتێ و چۆن سەردانیان بکرێیان سەردانیان ناکرێت ئەوە لەلایەک پاشانیش بەڕاستی چاکسازی لە ڕووی کۆمەڵگەوە پێویستی بە هەموو چین و توێژەکان هەیە ئەوە نیە تەنها بڵێ کاری حزبە سیاسیەکانە بەڵکو خەڵکی ڕۆشنبیر دامەزراوەکانی ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی هەروەها مامۆستایانی ئاینی مامۆستایانی زانکۆ ئەمانە هەموو پێویستە بە ئەرچی سەرشانی خۆمان بە لێپرسراوەتی خۆمان هەستین لە کۆمەلگەدا هەوڵ بدرێتەوە خەڵک زیاتر هەم بدرێت چاکسازی تەنانەت خەڵکەیە لە ناو یەکێتی پارتیشە لەسەر ئاستی بەرز و باڵای قیادە و سەرکردایەتیشە بەڵام دەستی تێ نەگڵاوە لە گەندەڵی ئەوانە دەتوانرێت هەوڵ درێکەوە لە ناو هەردوو حزبی دەسەڵات ئەوانە هەم درێن پشتگیریان بکرێت بۆیە ئێمە تەنها بەس ئەوە بڵین تەنها کاری و ئەرچی حزبە سیاسیەکانە گۆڕانکاری و چاکسازی ئەنجامدا لە هەرێمی کوردستان ئەوە بۆچوونەکی هەڵەیە ئەرچی هەمومانە هەوڵ دەینکەوە چاکسازی ئەنجام دەین لە هەرێمی کوردستان ئەوە خاڵێکیان خاڵی دووەمیان بێجگە لە شێوازی یاسایی و مەدەنی هەوڵدرێکەوە فشاری شقام ئەنجام درێ هاوتەریب لەگەڵ ئەو شێوازە یاسایانێکەوە بریتە لە دەنگدان و سندوقەکانی هەڵبژاردن لە دەرەوەی دامەزراوە یاساییەکان فشار بخرێتە سەر هەردوو حزبی دەسەڵات بە تایبەتی ئێمە نمونەیەشی هەولێر دێنینەوەکەوە پار لە 2010 لە خۆپیشاندانەکانی مانجی سێ سەبارەت بە موچە تەنها لە هەولێر نزیکەی 3 ڕۆژ خۆپیشاندانەکان بەردەوام بوو کاتێک حزبی دەسەڵات گەیشتە ئەو یەقینێکەوە ناتوانێت بەری بەڕێگە بە خۆپیشاندانەکان بگرێ ئەوە بوو ملکەچی کرد بۆ داواکاری خۆپیشاندان و نسبە و ڕێژەیەکی زۆری موچەی فەرمانبەرانی چاک کردەوە بۆیە ئێمە دەتوانین ئەو خۆپیشاندان و هەروەها فشاری شەقامیش بێتە شێوازێک لە شێوازەکان هاوتەریب لەگەڵ شێوازی کارکردنی یاسایی پاشانش ئەوەی کەوا پێشترش داوامان کردو ئێمە وەکو دەستگای ستاندەر توێژینەوەشمان لەسەر کردو و پرۆژەشمان داوەتە حزبەکانی دەرەوەی هەردوو حزبی دەسەڵاتکەوە بتوانرێت بەرەیەکی سیاسی جەماوەری ملی بەهێز دروست بکرێت بۆ ئەوی بتوانرێت پرۆژەی سیاسی پێشکەش بکرێت و کاری سیاسی پێکەوە ئەنجام درێ ئەوەش شێوازەکە لە شێوازەکانی کارکردن ئێستا خۆشبەختانە هەندێک لە حزبەکان تەواو گەیشتنەوە قەناعەتێکەوە پێویست لە هەرێمی کوردستان کاری تەنهایی و تەنها بە یەک حزب گۆڕانکاری و چاکسازی ڕیشەی لە هەرێمی کوردستان ئەنجام نادرێت بەڵکو پێویستە لە نێوان هەموو حزبەکانی هەرێمی کوردستان هەوڵ درێکەوە بەرەیەکی چاکسازی بەهێز دروست بێ و هەروەها تەنانەت ڕۆشنبیران و چالاکوان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش ئەگەر بەشێکش نەبن بەڵام پاڵپشتی سەرەکی ئەو بابەتە بن بۆیە ئەوانە هەموو شێواز و کارکردن ڕێگەی کارکردن بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ئەوانەش هەموو پێویستی بە خودکردنەوە پێویستی بە پرۆژەی جودا جودا و بچوک بچوک هەیە بۆ ئەوی لە 4 ساڵ داهاتوو لە 8 ساڵ داهاتوو کاری لەسەر بکرێت بەڵێ سوپاس دەکەین کاک لەتیفە بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێستا یەکێتی و پارتی ناکۆکیانەیە لەسەر پێکێنانی حکوومەت پێ دوایە دوجار لەبەر بەرژەوەندی ئابوووریەکانە لە زەبەر بەرژەوەندی سیاسەکانیان دەگەنە ڕێککەوتن یاخود ئەم دۆخە تاماوەیەکی درێژ بەردەوامی دەبێت نا ئەگەنە ڕێککەوتن نەزانی بۆ ئەگەنە ڕێککەوتن لەبەرەوەی مەسلحەتیان لە ڕێککەوتنەکە مەسلحاتیان بەڵام ئێستا لەسەر شێوازی ڕێککەوتنەکە لەسەر شێوازی دابشکردنی پۆستەکان کێشەیان هەیە مەسەلەن یاری لەسەرەوە هەیە کە مادام سەرۆک کۆمار لە یەکێتیە دەبێت لە سەرۆک کێرم کە بەڕاستیەوە قسەی زۆرە لەگرێ یعنی حکومڕانی بەم شێواز و دابشکردنە زۆر زەحمەتە زۆر ئەستەمە بەڵام ئەگەنە ڕێککەوتن بۆ بەرژەوەندی خۆیان من حەزەکەم بۆ تەییدی قسەکانی دکتۆر یەک شت پێ بڵێ مەزانی 100 خێزانی شەهیدی پارتی یەکێتی 100 خێزانی پێشمەرگەی گەرینی پارتی یەکێتی لەم سیستەمەی خۆیان رازی نین لەناو سەرکردایەتیە خەڵکی زۆر ناڕازیە لەناو پارتیەکیشە ئێستا بڕۆ لەگەڵ کاک مەسعودا لەگەڵ کاک کۆسرەتا لەگەڵ هەر کاتێکە لەمانەیە قسە بکە دنیای ناڕازی و گرەیەیە بەڵام بۆ چارەسەری ناکەن من بەڕاستی ئەمە بۆ من بۆتە کێشەیەکی گەورە بەداخەوە من جۆرێک
جۆرێک لە ڕەشبینیشم بەرامبەر بە ئەو هێزا هەبوو ئەو خەڵکانە بوو کە باسی بایکۆتیان کرد ئەندامی پەرلەمانیان تیا بوو لە بەغا ئەندامی پەرلەمانیان تیا بوو لە هەرێمی کوردستان ئیدعای بانگەشەی بایکۆتیە کرد ئەوە نەتیجەکەی بوو بۆیە ئەگەر بایکۆت نەکرایە ئەردیگەر خەڵک بتوایە بۆ دەنگدان ئەگەر هەرێمی کوردستان لە زیاتیەوەی کە یەک بازنەیە بژاردن بێ سێ چوار باز نەبوایە یا چوار باز نەبووە بە پێی پارێزگاکان مەسەلەن هەولێر دووەک سلێمانی هەڵەبجا ئەم ستەمکاری و ئەم جۆرە لە زەبروزەن دروست نابوو یعنی جۆرێک لە سربەخۆیی ئیداریە بوو جۆرێک لە خۆبەڕێوەبەری ئیداریە بوو جۆرێک لە نەلایەتی پارێزگاکان بە عەلەنی دەرەکەوتن بەڵێ بەزەوەی کە بەڕێز دووتت ئێستا لە ئاستی باڵاشە بۆ من لە بەیاننامەکانیان لە قسەکانی ئێمە ئەو بەدیەکەین کە نیگەرانن بەڵام کە نیگەرانم بۆچی هیچ هەنگاوێک نانرێ ینی وەڵامی و پرسیارە دەست نەکەوتووە کەوان ینی بۆچی هەنگاوێک نانە مادەم بڕیار لای خۆیانە من بڕوام وانە من پێشتری ژوتومە بەشێک لە ئیشەکانی ئەوان بەشێک لە هەنگاوەکانی ئەوان خەڵک لە دەرەوە جێبەجێیەکە خەڵک لە دەرەوە دیارریەکە خەڵک لە دەرەوە پیانەڵە دەبێ ئاوا بکەن دەسەڵات بەدەست خۆیان نییە یعنی ئەمان ئیمکانێتی ئەوەیان نییە بەرسەر پایەکانی خۆیان بوەستن دارشەقی تورکیا و ئێران و فڵان و فیساریان لەژێر باڵانە بێ بۆیە بە باوەڕی من بەشێکی پەیوەندی بەوەیە کە خۆیان جورئەتی و ئازایەتی و بێری ئەوەیان نییە چارەسەری کێشەکان بکەن بەڵێ ئەی ئێمە چاوەڕێ نەکەین بۆ نمونە خەڵک دوای هەڵبژاردن هاوڵاتیان چاوەڕێەوە بوون کە زوو حکوومەت پێک بێ ئەوەی سە پەرلەمانیش ناتوانێت کارەکانی بکات خەڵک چاوەڕێی دۆخێکی باش نەکات چی لە ڕووی سیاسی بێت چ لە ڕووی ئابووری بێ بۆ 2019 ئەزانی ئەزیزەکەم کێشەی گەورە لەم هەرێمەی ئێمە ئەوەیە ئێمە بەردەوام چاومان لەوەیە پارتی وێکێتی ئەجندا و دۆسیێ و فایلی چاکسازی بخەنە بەردەستمان پارتی وێکێتی کێشەکان چارەسەرکەن کاکە سەرۆک مەسعود بەرزانی سەرۆک هێرێم بوو سەرۆک هێرێم بوو کاک مەسعود بڕیاری دەرکرد کە کۆمەڵە مخالەفات نەهێڵێ لە سلکی زەویزارە لە هێزی پێشمەرگەیە لە تەندروستیە لە نازانم گەڕانەوەی گردەکانە بۆ خەڵک هیچی جێبەجێ نەکرا نەیتوانی یەک هەنگاو بنە تەنانەت لە فەرماندەکانی خۆی نەسەنەوە لە سەرکردایەتەکانی خۆی نەسەنەوە لە کوڕ و کوڕەزاکانی خۆی نەسەنەوە نەیتوانی بیسەنێتەوە یعنی بۆ ئێمە چاوەڕێمانە بکەین من بڕوام وایە لە دەرەوەی ئەمانە دەبێ خەڵک لەناو هێزەکانی ترا لەناو پارتیەک شاو خەڵکە چاکانەی کە دنیای خەمیانەیە بۆ نیشتیمانە ئەمانە گشتیان کۆ بکرێنەوە پرۆژەیان نەبێ بەبێەوەی کە بەڕاستی من لەگەڵیانیم خوێنی گەنجی کوت بەهادەر بدێ بە ڕاپەڕین وانە و نەتیجەشی نەبێت دوای کۆمەڵی خەڵکی تری خراپتر بێنی سەر حکم نا بە ڕێگەی تر یەک دنیا ڕێگەی تر هەیە کە ئێمە بەڕاستی نابێت مەویز بین بێی هەڵبژاردن ڕێگەیە گۆڕینی سیستمی هەڵبژاردن ڕێگەیە بەشداریکردن لە پرۆسە هەڵبژاردنان ڕێگەیە هێزە سیاسەکان بەرەوەیەکێتی پارتی دەبێت پرۆژیان بۆ مەسەلەی کەرکووکە بێ دەبێت بۆ سەرچینەیان بێ دەبێت بۆ مەسەلەی توغازەیان بێ دەبێت بۆ عەدالەتی اجتماعی و عەدالەتی کۆمەڵایەتی و عەدالەتی سیاسی عەدالەتی ئیدارییان بێ ئەزانی ئێستا عەدالەتی ئیداریش نییە مەسەلەن کاکە زاخۆ ئەوەی وەرێگرێ داوەنەوەی چەمچەماڵ وەرێگرێ کە لە ڕووی ژماری خەڵکەوە ڕێگە چەمچەماڵ زیاتر بێ مەدا بەشکاری نییە دووەک بەدەرە لە یاسا و ڕێنمایەکان بە ئارەزوی خۆی پاراکشێتەوە بەڵام سلێمانی دەبێت بپارێتەوە دەستمان کاتەوە بڕوا بە وەزیری داراییەوە مەوە بڵێ بۆ شتێکی بۆ سەرف بکەن کەواتە جیاوازیەکی گەورە هەیە لە عەدالەتی ئیداریشە بەڵێ بەڵام بەرز دەڵێ دەبێت پرۆژە هەبێ بەڵام ئێستا ئێمە تا 4 ساڵی تر مەسەرەن لە بەردەم هەڵبژاردنین ئەو پرۆژێ دەبێت چی بێت کە دەتوانێت حکومڕانێتی ڕاست بکرێتەوە کە بەرز دەڵێت چاوەڕێ لە یەکێتی و پارتی ناکرێت کە ئەم حکومڕانێتە ڕاست بکرێتەوە خۆ خەڵکی ڕەنگە متمانەی بەلایەنەکانی تر وەکو پێویست نەدابێت تا بتوانن پێگەی بەقووەتی و بەهێزیان نابێت کاکە گیان دەبێ مێزە سیاسیانەی تر پرۆژەیان نەبێ بۆ گۆڕینی سیستمی هەڵبژاردن ئەم یەک بازنەیە خراپ بوو نەتیجەکەیمان بینی دەبێت پرۆژەیان نەبێ بۆ بەشداری خەڵک ئەو بەشداری نەکردنی خەڵک و بایکۆت خراپ بوو نەتیجەکەیمان بینی خۆ ئێستاکە لە 1940 خەڵک بەشداری کردو پارتی ئیدعای گەورە کاڵێ ئێمە لە 145 کورسەکانمان ناوە کاکە وان نییە ئەگەر لە 1970 خەڵک بەشداری بکردایە پارتی دەجاتی 45 کورسی بێنێ لە سی کەمتری هێنا ئەگەر پارێزگاکان بازنەی جیاجیا بوونایە پارتی تەنیا بەشێک لە دەنگەکانی دووەکو بەشێک لە دەنگەکانی هەولێرێ بێت لە سلێمانی وەرجە دەنگی نایێنە یا کورسی ناهێنا
ئەمە بۆ هێزەکانی تریژە گۆڕانکاریە بوو مەسەرەن دەبێت بە ئازایەتیەوە هێزەکانی تری بەرنامە و پرۆژیانە بێ و بڵێن کاکە ئەم سیستما بەم تێگەیشتنەوە بەم عەقڵیەتەوە زۆر خراپە وەمە بەرەو ئێستا بارودۆخەکە بەرەو حکومەتی ئەمنیەوە بەرەو حکومەتی پۆلیسیەوە کاکە ئەمریکیەکان بەئاشکراون ئەوەی ئێوە هاتانە حکومەتی دیموکراسی نییە حکومەتی پۆلیسیە. ئەمە بەس سێلەوەی کە کاندیدەکەی ڕاستپێدراوە بۆ سەرۆکی حکومەت کە حکومەتەکە بەرەو پۆلیسی بات؟ حکومەتی ئەمنی چییە؟ حکومەتی ئەمنیەوەیە کە تۆ لە ئەولێر مدیری ئاسایش بڵێ مادام لە گەرمیان خەڵکیان گرتووە ئێمەش خەڵکە گرین و بڵێ ئەتا ئەو بەرنەدەن ئێمە بەری نادەین. حکومەتی ئەمنیەوەیە کە تۆ لەسەر ئەوەی کە ڕەخناگری یەکسەر خەڵک ڕاستێن یەک دنیا جنێوە پێ بدا کەناڵیان نەبێ ڕۆژنامەیان نەبێ میدیایان نەبێ سایت و ماڵپەڕ و دار و بەردیان نەبێ بۆی کە بەگشتا بتنەوە. حکومەتی پۆلیسیەوەیە کە ئەگەر سەرۆکی حیزبێکی سیاسی ئۆپۆزیسیۆن قسەیەک کات تۆ حکمی بۆ دەرکەی تۆ زانی کاتی خۆی کاگەشتوان لەسەر ئەو تێبینی و سەرنجانەیە بوو لە هەولێر حکمی بۆ دەرکرا حکمی گرتنی بۆ دەرکرا بۆیە بە حکومەتی پۆلیسی ئەمەیە و بەرەو خراپترە ڕوا بەرەوە دۆخاڕواکە یعنی هەر تۆ سەریەوەکە کاکە کابرایەک لا ناقة فيه ولا جمل هیچ موضوعێک نییە بەڵام لەبەرەوەی لە گەرمانێکی جیاوازەتی لە ماڵەوەی گرنەوەی بێنەوە شادنەوە ئەوە تاو بەر لەبێ بەری نادەین. بەڵێ زۆر بە کورتی تۆ چاوەڕێی باشبوونی چی دۆخی سیاسی چی ئابووری ناکەی دوای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان؟ من ناڵێم ناومێدم بەڵام من ئەڵێم ئەگەر خەڵک ئامادەی بەرەنگاربوونەوەی تیابێ ئەگەر ئامادەیەوەی تیابێ پێداگری بکە لەسەر گۆڕانکاری دنیا بەو شێوەیە ئێستا نامێنێتەوە قەت بەیانی لە ئەمڕۆ ناچێەوە دنیا بە دوو بەیانی لە بەیانی ناچێ گۆڕانکاریە بێ بەڵام ئێمە دەبێ هەمومان بەشدار بین لە گۆڕانکاریە لە ناو یەکێتی پارتیشان خەڵکەیە یەک دنیا تێبینی و سەرنجەیە. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر بە کورتی ئێمە چاوەڕێیەوە نەبین کە مثلەن حکومەت زوو پێک بێت پەرلەمان زوو تەشکیل بێەوە دۆخی دارایی و ئابووری خەڵک باشتر بێت یاخود گەشتبینن بەوەی کە دۆخەکە بەرەو باش بوون دەڕوات. من هەر وەکو پێشتر باسم کرد ئێمە دەبێ چاوەڕوانی ئەوە بکەین بۆی دۆخەکە باشکەین و چاکسازی ڕیشەی ئەنجام بدرێ لە حزبەکانی دەرەوەی هەردوو حزبی دەسەڵات کەواتە ئێستا تۆپەکە لە یاریگەی حزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتیە دەبێت ئەوان بزانین ئایا چەند دەتوانن لەگەڵ بارودۆخی هەرێمی کوردستان و بتوانن لەگەڵ جەماوەر و خەڵکی هەرێمی کوردستان چاکسازی ئەنجام بدرێ و کارتەکانی فشار بەکاربێن بۆ ئەوی بتوانن فشار بکەنە سەر یەکێتی پارتی. ئێمە ئەگەر بەتەمای یەکێتی پارتی بین چاکسازی ئەنجام بدەن بە هیچ شێوەیەک ئەو دوو حزبە چاکسازی ئەنجام نادەن چونکە ئەوان بە تەواوی خۆیان یەکلا کردوێتەوە ئەگەر هەر کاتێک چاکسازی ئەوانە ئەنجام دەن واتە لە ناوچوونی خۆیان بۆیە بە هیچ شێوەیەک چاکسازی ئەنجام نادەن. ئایا حکوومەتی داهاتوو دەتوانین کێشەکان چارەسەر بکە؟ نەخێر حکوومەتی داهاتوو هەر لە منداڵدانی ئەو دوو حزبە دروست دەبێت ئەگەر هاتوو حزبەکانی کەوا بەشدار دەبن لە کارنامەی حکوومەتی داهاتوو مەرجەکانی خۆیان و پرۆژەی سیاسی و ئابووری و ئیداری خۆیان تێدا جێگەی نەکەنەوە و هەروە بە دیدگای خۆیان نستنە حکومەت و حکومەت دەسەڵاتیان نەبێ بەڕاستی ئەگەر بەتەمای یەکێتی و پارتی بین حکومەتیش تشکیل دەکەن و پەرلەمانیش کارەکانی خۆی ئەنجامدا بەڵام هیچ لە بارگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان ناگۆڕێ بەڵکو بەرەو خراپتریش دەبێت. بە کورتی کارتی فشارەیە دەرەوەی لایەنەکانی یەکێتی و پارتی کارتەکان چین بە کورتی بێسپاس دەکەن. کەمترین شت ئێمە ئەگەر پرۆژەی لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانی کارنامەی حکوومەتی نوێم کابینە نوێم ئەگەر داواکاریەکانی تۆ جێبەجێ نەکەن لەگەڵی بەشدار نەبی کەمترین شتە یعنی مەرز نییە تۆ لە هەموو کابینەیەک لە هەموو حکوومەتێک لەگەڵ دابی. بەڕاستی ئەو کەسانێکەوە بانگەشەی چونە حکوومەت و دەستکەوتی گەورە دەکەن ئەوە زۆربەی هەر زۆریان دەتوانین بڵین کەمێکیان نەبێت زۆربەی هەر زۆریان زیاتر چاوەڕوانی دەستکەوتی پۆست و پارە و پایەکی خۆیان لە ناو حکوومەتە ئەگەر دەبێت لە ناو کارنامەکە ئەگەر شوێنی بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان بۆ و توانرا چەند سێکتەرێک لە سێکتەرەکانی هەرێمی کوردستان چاکسازی تێدا ئەنجام درێ بۆ 4 ساڵ داهاتوو ئەوە پێویستە ئەو حزبانە بەشدار بن لەگەڵ یەکێتی پارتی. بەڵام ئەگەر تەنها وەرگرتنی پۆست و چەند مدیر عامێک و چەند وەکیل وەزیرێک بوو بەڕاستی ئەوە پێویست ناکە و خۆشی لەکەدار نەکا و لە دەرەوەی
ئەو حکومڕانیە هەوڵداکەوە چاکسازی ئەنجامدات و فشار بکات. زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر ڕعد ڕافعەت سکرتێری دەستگای ستاندارد بۆ توێژینەوە ڕاگەیان هەروەها لەتیف فاتح فەرەز نووسەر و ڕۆژنامە. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.